پاش سەرکەوتنەکان بەرامبەرنەوە پۆست لە هەفتەی ڕابردوو بۆ دووەم یاری لە سەرێک دەربەندیخان بە سەرکردایەتی دیار عەلی ناسرا و با حەمکە سەرکەوتنی تۆمار کردو. ئەم جارەشیان لە سۆرانیان بردەوە. هەفتەی هەژدەیەمی خولی نایابی یانەکانی کوردستانە، یانەی دەربەندیخان لە یاریگای شەید مەحموودی مامەعەزە میوانداری لە یانەی سۆران کرد. هەردوو یانە لە پێناو سەرکەوتن بەشداریان لە یارەکەدا کرد، بەڵام لە جێمی یەکەم ئاسیەر دوویانە وەک پێویست نەبوو، بۆیە جێمی یەکەمی یارەکە با یەکسانبوونی بە بێگۆڵ با کۆتا. لە جێمی دووەم بە هەمان سیناریۆ یاری دەستی پێکردەوە، ئەگەرچی هەردوویانە دەیانویست سێ خاڵ یارەکە دەستەبەر بکەن، بەڵام مەترسی ئەو تۆیان لەسەر گۆڵی یەکدی دروست نەدەکرد. یارەکە بە یەکسانی تا کۆتا ساتەکان درێژەی کێشا. کۆتایەکانی جێمی دووەم لە نێو ناوچەی سزادا دیار عەلی هێرشبەری نوێی دەربەندیخان هەوڵیدا یاری بە بەرگریکارانی یانەی سۆران بکات. لێدانێکی لەلایەن بەرگریکارانەوە لێدرا و داوەر لێدانی سزایی بۆ دەربەندیخان هەژمار کرد. بەم شێوەیەش لە خوڵێکی 85 دیار عەلی ناسرا و با حەمکە توانی گۆڵی پێشکەوتن بۆ دەربەندیخان تۆمار کرد. یارەکەش تا کۆتایی و پاش 5 خولە کاتی زیاتراو لەلایەن داوەرەوە بەو تاکە گۆڵە لە سوودی دەربەندیخان کۆتاییات. دەڕەتا بەنای خوای گەورە وەکو دیار بۆ ئەمڕۆ لە یاریەکی گرنگ بوو بۆ ئێمە لە ناو یاریگای دەربەندیخان. بەڕاستی ئێمە ڕێگای زۆر دوورمان بڕیوە، ڕێگای 6-7 ساعتمان بڕیوە هاتینەوەتە لێرە بە ئەوی بتوانین یاریەکی باش بکەین، بتوانین خاڵێک سێ خاڵ لەگەڵ خۆمان بینەوە. بەداخەوە دیسان دەڵێم دەمەوێت پەیامەکە وەکو خۆی بگەینێچێت تۆ پێ کوردستان دەستەی ناو پژیوانان، چونکە هەموو ساڵێک ئەو کێشەیە ئێمە هەمانە. دەڕۆین بۆ دەربەندیخان غەدرمان لێ دەکرێت، دەڕۆین بۆ چەمچەماڵ غەدرمان لێ دەکرێت، دەڕۆین بۆ کەلات غەدرمان لێ دەکرێت. نازانم ئێمە تاوانی ئێمە چییە؟ ڕێگایەکی دوور و درێژ دەبڕین، دوو ڕۆژ بە ڕێگاوە دەدەین لێرە غەدرمان لێ دەکەن. ئەگەڵ ینی داوای لێبوردنیشم هەیە لەگەڵ ڕێز و احترامم بۆ ئەو ناوبژیوان دەستەی ناوبژیوانان دەمەوێت لێکۆڵینەوە بکرێت لەو شتانەکە بەسەر ئێمە دادێ سەی فلیمەکە بکەن دووبارە تمشایکەنێ. یعنی کێشەکەونە پیرۆزباییان وەش دەربەندیخان دەکەم مستحقی برنەوەش بوون، بەڵام با دووبارە و سێبارە نەبێتەوە با چی دیریانەکان نەبنە قوربانی ئێوە. وەڵاهی 3 ساڵە یاری دەکەم پەنارتی بەنەحەق بۆ ئێمە نەگیراوە. سەرەتا بەناوی خوای گەورە پیرۆزبایی لە خۆمان و یاریزانان و هەندەرانی خۆشەویستی شارەکەمانەکەین. بەدڵنیان کاک محەممەد ئێمە یاری بە یاری ئەرکمان قورسرە بێت، چونکە ئێمە سەرەتا تیپمان بۆ تشکیل کرد بوو تەنها کێبڕچێ بکەین بۆمانەوە لە خۆلی کوردستانە، بەڵام دیارە ڕوونە لای جەنابیشتان ئێمە ئەم یاریانەکە ئەیبێنەوە بۆ ڕیزبەندیەکانی پێشەوەڕێن کە بۆ ڕیزبەندی پێشەوەڕێژ تمۆ حەزیاوەکە ئەرکیش بەڕاستی لەسەر ئێمە قورسە بێت، چونکە هەندەران و هەم خەڵکی بڵێن دەرەوەش داوای نەتیجە و ئەنجام لە ئێمەکە. بەڵام ئەلحەمدوللا ئەمڕۆ وەکو یاری وەکو پێویست نەبوو وەکو یاریکردنمان، بەڵام وەکو نەتیجە سێ خاڵ یاریەکە گرنگ بوو. سوپاس بەخوای گەورە توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەست بێت. بەم سەرکەوتنەشی دەربەندیخان هەنگاوێکی گەورەی لا ڕیزبەندی خولی نایابی کوردستان بڕی و باکۆکردنەوەی 26 خاڵ گەیشتە پلەی پێنجەمی ڕیزبەندی. سۆرانیش باکۆکردنەوەی 18 خاڵ لە پلەی 12می ڕیزبەندی خولی نایابییانەکانی کوردستان ماوەتەوە.